لە ڕووی لێخۆشبوونەوە لێبوردەیی و بەڵێ هەندێک کەس ناڕەحەتیان کرد بەرامبەرم بەڵێ لەبەر خی گەورە لیان خۆشبووین و دڵی خۆمانە سوودە کرد بەو لێخۆشبوونە بەڵێ ئارامترە لە جەژنەکانتر یان والله الحەمدلله لەخوا بەزیاد بێ لەخوا بەزیاد بێ بۆ لێبوردنە بەڵێ الحەمدلله. کەسی گردنی ئازانەکەی نەخێ بڕوا ناکەم کەس ئەوەی زوڵم و ناڕەحەتی و قسەی نەشایی کردووە بەرامبەرم گەردنی ئازا بێت. باشە لە کەرکووک چۆن بوو پێشوازی لە جەژن؟ باز ڕۆژانی پێش جەژنەکەم باش بوو بەدەمەوە چوون بەرەو جەژن ئامادەکاری بۆ جەژن. واللهی خەڵکی کەرکووک بەڕاستی لە یەکەم ڕۆژی ذوالحیجەوە بەڕاستی ئامادەباشییان کردبوو، خۆیان ئامادە کردبوو بە تاعەت و بە عیبادەت، بە خوێندنەوەی قورئان و بە ڕۆژبوونی ڕۆژەکانی بەڵێ ئامادەیەکی باشیان بۆی کردبوو. ئەمڕۆژ الحەمدلله ئەو ڕۆژە زۆرەمان بینی کەەوە ئامادەی نوێژی جەژن بوون، بڕێکی زۆر نوێژ خوێنان ئامادە بوون الحەمدلله لەخوا بەزاد بێ ئەوە نیشانەوەیکەوە ئامادە باشیان کردبوو. خواردنیان بۆت ئامادە کردووە لە ماڵەوە خێزانداری؟ واللهی نەوەڵڵا ئینشاءڵڵا خی گەورە خێزانێکی باش کاتە قسمەتمان ئەوە سعات شەشە الحەمد وەڵڵا زۆر ئەوە سعات شەشە وتویانە تۆ زۆرەوە دوعای چیت کرد؟ واللهی سەراحەتم بۆ دایک و باوکم زیاتر دوعام کرد بۆ خودی خۆمیش، بەڵام زیاتر دایک و باوکم چونکی بەڕاستیەوان 2 مانگ و 2 ئەستێری ژیانی منن بەڵێ دوعای ئەوش بەڕاستی وەختەکەشی تاخیرە داوام کرد وتیان زۆرەوە تا خواردن نەخۆشت لە دەست نەڕوات بەڵێ.